پاراستنی مێژووی وەرزشی چ بە وێنە بێ چ بە ڤیدۆ کارێکی گرنگە بۆ بواری وەرزش. کەم کەس هەیە مێژووی وەرزشی خۆی پاراست بێ، بەڵام هەندێک کەس هەن ئەو مێژووی کە هەیەە بەردەوام ئەیخەنەوە ناو سۆشیال میدیا و باسیەکەنەوە کە خاوەنی مێژوویەکی دیکەن و هەندێک جار وێنەکان دووباراکەنەوە. لە سپۆرت مەگەزین بڕگەیەکمان هەیە پیشاندانەوەی وێنە مێژوویەکان کە جیاوازی تەمەنیان بۆ نمونە 20 ساڵ یاخود 25 ساڵەوە باسەواکەین ئەو کەسە لە کاتی خۆیان چی بووە وە گۆڵپارێز کات گۆڵپارێز و یاریزان بۆ چی کردووە لە ئێستاە کاری چییە. ئەمە بە وێنە و بە ڤیدۆ لە سپۆرت مەگەزین و پیشانەدرێ وەکەوەی کە لە ئێستا هی وەرزشکار دیار کەمال پیشانەدەین. ئەو وێنەی کە سەرەتا بینیتان ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1990 لە یاریگای زانکۆی مووسڵ ئەو کاتە دیار کەمال گۆڵپارێزی لاوانی یانەی ئاسۆ بووە. یاری نێوان ئاسۆ لەگەڵ هەڵبژاردەی زانکۆی مووسڵ کە ئەنجامیان داوە و ئەو وێنانەشی کەیبینن ئەو ڤیدۆنەشی بینن ئەوە ڤیدۆی سەردەمی یاریکردنی ئەم وەرزشکارەیە کە دیار کەمال ئەسعات کە ئێستا مامۆستای زانکۆیە و لە زانکۆی سلێمانی لە کۆلێژی پەروەردەی جەستەیی و زانستە وەرشەکانی زانکۆی سلێمانی وانە دەڵێتەوە و لە بواری خولاکار جێڕی و دەروونەکانیش لە بواری وەرزش وەک وانەبێژێک وانە دەڵێتەوە. ئەم وێنە مێژوویانە ئەم دۆکۆمنتکردنا کارێکی گرنگە لە لای وەرزشکاران کە هەمیشە بیپارێزن کە پێشتر وەرزشکاران چۆن یاریان کردووە لە چی یاریگایەکە یاریان کردووە و ئەو تیپانە و ئەو تیمانە چی بوون و ئەو داتا و مێژوویانە لە بواری وەرزشدا پارێزگاریان لێ کردووە و شێوازەکانی مەشق و پیشاندانەوەی بە گەنجەکان کە ئێستا لە تیمەکانە یاریەکەن. ئەمەی کەیبینن دیار کەمال ئەسعات کە گۆڵپارێزێک بووە لە کاتی خۆیان ئاستێکی باشی پێشکەش کردووە. ئەم وێنەیەشی کەیبینن وێنەی نوێی ناوبراوە کە ئێستا سەرپەرشتیاری ئەکادیمیای تۆپی پێی زانکۆی سلێمانیە کە ڕۆژانە مەشق بە کۆمەڵێک منداڵ دەکا لەو فێرگەی کە خۆی سەرپەرشتیەکە. دیار کەمال گۆڵپارێزیانی ئاڵا بووە لاوانی هەولێر و یانی هەولێر ئیشی کردووە و ماوەیەکی سەرپەرشتیاری تۆپی پێی یانەی پێشمەرگەی سلێمانی بۆ و ئەم ڤیدۆیانەی تایبەت بۆ سپۆرت مەگەزین ناردووە.